الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە زنجیرە باسی یاددا بابەتی ئەم جارەمان بابەتی لێبوردەییە. ناونیشانی وتارەکەمان بە ناوی لێبوردە بە. لە مێژووی مرۆڤایەتیدا جەنابتان ئەوانەتان کە مێژووتان خوێندۆتەوە مێژووی کۆن و نوێ، مێژووی ئەم سەردەمە و مێژووی ڕابردوو، هەروەها جەنابتان کاتێک کە دنیا دیدەن و لە ژیانی ڕۆژانەی خۆتاندا تەمەنێکتان بەڕێ کردووە و ڕووداوی هەمە جۆرتان بینیوە، بە دڵنیاییەوە تاوانکاری هەر هەبووە. لە سەردەمی کوڕەکانی ئادەمەوە، لە سەردەمی دوو کوڕەکەی ئادەمەوە تاوانکاری لەسەر زەویدا بە دڵنیاییەوە هەر هەبووە. کاتێکەوە قابیل هابیلی برایی بە ناڕەوا دەکوژێ، دەستدرێژی دەکاتە سەری و هەڕەشەی کوشتنی لێ دەکا و پاشان کوشتنەکەش ئەنجام دەدا. لەو زەمەنەوە هەتا ئێستا و هەتا قیامەتیش ڕۆژگارێک نییە کە تاوانی تێدا نەکرێ. بۆیە قورئانی پڕبەرەکەت و بەخشش سزای داناوە بۆ جۆرەکانی تاوان، هەر یەکە بە ئاستی خۆی و بە ئەو پەڕی عەدلی خوای پەروەردگارەوە خودای خالق سوبحانه وتعالى سزای داناوە بۆ هەر تاوانێک. قورئانی پڕبەرەکەت و بەخشش قورئان هاتووە پۆلێنی تاوانەکانی کردووە بۆ دوو جۆر. تاوانێکمان هەیە کەوا تاوانی گشتیە، واتە ئەو تاوانە بە ئاستی کەسێک نییە، بۆ سەر کەسێک نییە، بەڵکو زەرەری بۆ هەموو کۆمەلگا هەیە. هەموو کۆمەلگا لە گەورە و بچووکەوە، لە خوێندەوار و نەخوێندەوارەوە، لە کەسێکی گوندنشین هەتا شارنشینەوە، هەموویان تیا زەرەرمەند دەبن. واتە تاوانەکە دەستدرێژیە بۆ سەر مافی گشتی خەڵک. تاوانێکی ترمان هەیە، تاوانە بۆ سەر تاکە کەسێک، واتە ئەو کەسە تاوانکارە تاوانەکەی دەرحەق بە کەسێکی دیاری کراوە، بە تاکە کەسێکە. جاو کەسە جار هەیە کەسی نزیکی خۆیەتی برایەک لە برایەکی دەکا، هاوسەرێک لە هاوسەرێکی دەکا، باوەک لە منداڵەکانی دەکا، منداڵەکان ستەم و ناڕەوایی دەستدرێژی دەکەنە سەر باوکیان، جار هەیە دەیکوژن لێی دەدەن، لە ماڵ دەری دەکەن، ئەوانەمان هەموو بینیوە. جار هەیە دراوسەیەکە بەرامبەر بە دراوسەیەک، شەریک و هاوبەشێکە بەرامبەر بە هاوبەشەکەی، کاربەدەستی گەورە و باڵای حکومەتە بەرامبەر بە کەسێک، بەڵام وەکو شەخص ستەمی لێ دەکا، لێی دەدا، مافی دەخوا، زەوی داگیر دەکا. ئالەم کاتانەدا ئەمە جۆری دووەمیانە کە دەست درێژیەکە تاوانکاریەکە بەرامبەر یەک تاکە کەس کراوە. قورئانی پڕبەرەکەت و بەخشش ئەم دوانەی دابەش کردووە. جۆری یەکەمیان تاوان بەرامبەر بە مافی گشتی خەڵک، نابێ خەڵک بێدەنگ بن، بە هیچ شێوەیەک نابێ خەڵکی لێی بێدەنگ بن، بەڵکو ئەمە پێویستی بەکاری بە کۆمەڵە، پێویستی بەکاری بە کۆمەڵە. یعنی دەستدرێژی کار سنوورەکانی شەرعی بەزاندووە، سنوورەکانی یاسای بەزاندووە، هاتووە دەستدرێژی کردوتە سەر مافی هەموو گەل و نەتەوە و خاک. ئالەم کاتەدا ئەگەر تەنها کەسێک بەرەو ڕووی بێتەوە، دوو کەس بەرەو ڕووی ببنەوە، لەوە ئەچێت دوژمنایەتی شەخصیان بۆ دروست ببێ، لەوە چێ بەرەو ڕوویان بێتەوە، ژیانیان بکەوێتە مەترسیەوە. بۆیە بەرەنگاربوونەوەی تاوانێک کە بەرامبەر بە هەموو کۆمەلگا بەگشتی کراوە، پێویستی بەکاری بە کۆمەڵە. واتە نەک کەسێک و دوو کەس، مامۆستایەکی ئاینی هەستێ بە تەنیا دواتر لە مزگەوتەکە خۆی بمێنێتەوە، بگیرێ فەسڵ بکرێ، تۆمەتی بۆ دروست بکرێت لەسەر ئەوەی بەگشت تاوانێکدا چۆتەوە. نەخێر، ئەمە کاری بە کۆمەڵی دەوێت. یان کۆمەڵک مامۆستا بڕۆن لە شوێنەکانە ڕزایی دەرببڕن، بەڵام هیچ فەرمانبەرێکی تر پشتیوانیان لێ نەکا. ئەگەر بتەوێ دژی ستەمێک، دەستدرێژی کاریەک، تاوانکاریەک بەرامبەر بە کۆمەلگا بەگشتی بوەستیەوە، پێویستە هەموو کۆمەلگا، هەموو چین و توێژەکان بە دەستە جەمعی، بە دەستبارگرتنی یەکتر، بە پشتیوانیکردنی یەکتر، بە کاری بە کۆمەڵ پشتیوانی یەکتر بکەن و بە یەک دەنگ لە ڕێی نوێنەرەکانیانەوە کە دواتر پشتی نوێنەرەکانیان بەرنەدەن، هەموویان داوای مافی ڕەوای خۆیان بکەن و داوای لابردنی ئەو ناعەدالەتیە و ئەو پێشێلکاریە و ئەو زوڵم و ستەمە بکەن. ئەمەش بەچی دەکرێت؟ ئایا دەکرێت خەڵک دەستداتە چەک
و ڕوبەڕووبوونەوەی چەکداری بکرێ نەخێر بە خۆپیشاندانی مەدەنی واتە دوور لە توندوتیژی دوور لە فەوزا و تێکدان و سووتاندن و تاڵانچێتی چووکە خەڵکانێکن لەو کاتانەدا فرسەت دێنن کاتێکە خۆپیشاندانێک دەکرێت ئەگەر مەدەنیانە نەبێ بەرنامە ڕێژرا و نەبێ لەوە چێ خەڵکانێک ڕقی شەخصی خۆیان دەڕببڕن بە فرسەتی بێنن خەڵکانێکی تاڵانچی خۆ بخەنە ناو خۆپیشاندەرانەوە وەکو چەند جار بینی ومانە دام و دەستگاکانی حکوومەت کەەوەی حکوومەت نین هی دەسەڵاتێکی دیاریکراوە نین هی گەل و میلەتن هەر حکومەت و دەسەڵاتێکی ناڕەوا بڕوایە چێشکە دێتە شوێنی دەبێ ئەو دام و دەستگا خزمەت گوزاریانە بمێنن نابێ ئەو خۆپیشاندانانە لە مەدەنی بوون پچنە دەرەوە واتە ببێتە توندوتیژی و کوشتن و بڕین و تاڵانکاری و کاولکاری بەڵکو خۆپیشاندانێکی مەدەنی و پاشان جەماوەری وەلابردننی ئەو ستەمە گشتیە ئەو دەست درێژیە گشتیە ئەو تاوانکاری بەرامبەر بە گشتی بە کۆمەڵگا کراوە پێویستە خۆپیشاندانەکە جەماوەری بێ نەک حیزبێکی دیاریکراو دژی حیزبێکی تر واتە حیزبێک بۆ مەرامە شەخصیەکانی خۆی حیزبەکانی خۆی جەماوەری سەر شەقام هەمووی بەکاربێنێ دواتر ئەو لەوەی پێشتر خراپتر بێ ئەبێ ئەو پیشاندانە خۆرسکی ناو جەماوەر بێ جەماوەرێکی واعی و ڕۆشنبیر و بە ئاگا تەنها و تەنها بەنێتی بەرگریکردن لە خۆی و سنووردانان بۆ ئەم دەست درێژی کارە کە دەست درێژی کردوتە سەر ماڵ و مڵکی گشتی و بەرژەوەندی گشتی هەموو خەڵکی بە دوێ جیاوازی ئەوە بەرەوڕووی ببنەوە ئەمە خۆپیشاندانی جەماوەری کە خۆپیشاندانەکان درێژەی دەبێ هەتا وەکو ئەو کەسێک کە ئەو ستەمەی کردووە دەستی دەگیرێ و ڕادەگیرێ و کارەکە چاک دەکرێتەوە پاشان ڕاگەیاندنیش دەبێت کاریگەری خۆی هەبێ ڕاگەیاندنێکی بە ویژدانی بە ئینساف جەماوەریانە نەک حیزبیانە بۆ ئەوەی کەوا لە ڕێگەی ڕاگەیاندنەوە لە ڕێگەی سۆشیال میدیاوە بەرەو ڕووی ئەو دەست درێژی کاریە بوەستێتەوە ڕاگەیاندنیش کاریگەری زۆر بەقوەتی هەیە و پاشان مانگرتن داخستنی کارگەکان و فەرمانگەکان مانگرتنی تاکە کەسینە مانگرتنی کۆمەڵە خەڵکێک نا بەڵکو مانگرتنی گشتی لەسەر تاسەری وڵاتە کە هەموو خەڵکەکە سوور بن لەسەر ئەوەی ئەو دام و دەستگانە ڕادەگرن هەتا مافەکانیان بۆ دەجێڕدرێتەوە هەتا ئەو دەست درێژی کارە سزا دەدرێ و سنووری بۆ دادەندرێ و دووبارە نابێتەوە ئەمە لەکوێ قورئاندا هەیە لە خزمەت سوورەتی ئەشوڕادا دەبین چەند ئاەتێکە و خاڵ بە خاڵ پێیدا دێنە خوارەوە لە مانگی قورئانداین تکایە بە زۆرترین کاتمان و هەموویشە دوای ڕەمەزانیش بە قورئان ببەخشین ئەوەی لە قورئانەوە فێری دەبین هەموو جار عەرزی جەنابتانی دەکەم بە خوێندنەوەی سەدان کتێبی یاسایی و کتێبەکانی تر فێری نابین قورئان پوخت و کورت هەموو بنەماکانمان بۆ دیاری دەکا لە سوورەتی ئەشوڕادا لە ئاەتی 39 کە دەست پێ دەکا باسی ئەو کەسانە دەکا کەوا دیفاع لە خۆیان دەکەن بەرگری لە خۆیان دەکەن دەفەرمێ بەهەشت بۆ ئەو جۆرە کەسانەیە یەکێک لەو سیفاتانەی کە ئەهلی بەهەشت پێی دەچنە بەهەشت واتە هەر کەسێ ئەم سیفەتەی تێدا بێ یەکێک لە نیشانەکانی بەهەشتی بوونی تێدایە والذین إذا أصابهم البغي هم ينتصرون ئەو کەسانن کەوا بە کۆماڵ کاتێککە هەستیان کرد ئەصابهم جامە ئیزاش بەکارهێت هو نەک ئین یعنی دڵنیابن لە هەموو کۆمەڵگایەکە حتا قیامەت کەسانێک دەبن دەست درێژی دەکەنە سەر مافی گشتی خەڵک ئیدایە بۆ تەحقیقە نەیفەرموو ئەگەر نەخێر دڵنیابن لە هەموو کۆمەڵگایەکە لە هەموو حکومڕان و دەسەڵات و فەرمانڕەوایەکە ئیلا کەسانێک هەڵدەکەون کە لارن لەوێرن خۆ بە گەورەزانن ستەمکارن ناخنەخۆش و ناخپیسن دەیانەوێت دەست درێژی بکەنە سەر مافی گشتی کۆمەڵگا سەر تەواوی میلەتەکە و حەق و مافی پێشێلکەن و ستەمی بەرامبەر بکەن دەست درێژی بەرامبەر بکەن دەفەرمێ ئەوانە ئەصابەهم نەک بە تۆمەت یعنی وەڵاهی وا دەزانم وابێ بە دڵنیاییەوە جەماوەر بۆی دەرکەوت کە ئەم جیهەتە ئەم لایەنە ئەم بنەماڵە ئەم کۆمەڵە خەڵکەیان ئەم تاکە کەسە ئەم بەرپرسە ئەم خاوەن پۆست و پلە و پایە و هێز و دەسەڵاتە ئەم فڵان کەسە کە بە هێزی سەرمایەکەی و قەوم و عەشیرەت و چەکدارەکانی دەنازێ
دەست درێژی کردوتە سەر مافی گشتی خەڵک ئەوە دڵنیا بووی نەک بە تۆمەت ئەلبەغی و کاتێکەوە بەغی کرا بەغی یعنی چی یعنی نەدانی ماف میلەت هەستی کرد ئەو مافەی کەڕەوای خۆیەتی نایدرێتێ هەروەها ئەلبەغی یعنی زیادکردنی ئەرگ لەسەری تۆ لە ڕسوماتێکەیە دەچێ دایرەیەکەوە کارێک دەکەی حەقی خۆتەکە بازێک بدەیت بە حکومەت ڕسوماتێک بدەیت بە حکومەت بۆی حکومەتیش دام و دەستگاکانی خۆی موچەی کارمەندەکانی پێدابین کە بەڵام هەستت کرد کە بە ناڕەوا و بە ناحەق حکومەت باج زیاد دەکا ڕسومات زیاد دەکا کارەبا گران دەکا ئاو گران دەکا تۆ بۆ خۆت خانوویەکت کردووە تەنانەت ئامادەنێ 2 مەتر قیرت بۆ بکە بەڵام کاتێک کە دەچی سەیرەکەی لە تاپۆ ئەوانەدا بەشی شۆستە و قیر و هەموو خزمەت گوزاریێکیشی پارە لە تۆستاندووە هیچیشی نەداویە واتە هەم مافی خواردووی هەم ئەرکی زیاتر لە خۆدۆک و هاوڵاتی خستوویە سەر ئەو کاتە دادەدەنیشن چۆک دادەن هەر کەسە بڵێ ئاگرە سوورە لە خۆم دوورە دەستم بە کوڵاوی خۆمەوە گرتۆ پارەی خۆم دەدەم حەقم نییە نە بەهەشتیەکان یەکێ لە سیفاتیان ئەوەیە هم ينتصرون بەرگری لە خۆیان دەکەن بەڵام هم هەر هەمویان بەیەکەوە سەرەتا پێموتن زۆرجار ئینسانەگە بە تەنها ڕووبەڕووی کارێکی دزێ و قێزەون و داگیرکاری و دەست درێژگاری بۆ سەر کۆمەڵگا بێتەوە لەوە چێ بە ئاژاوەش جێڕناوە بمبرێ لەوە چێ تۆمەتی بۆ هەڵببەسرێ لەوە چێ بگیرێ بکوژرێ و پیاو خراپ بکرێ بەڵام هم دەبێ ئەم کارە بە کۆمەڵ بێ و هیچ جەماوەر بێ و دڵنیا بن کە کارەکە پێشێلکاریە لە ڕووی شەرع و یاساوە ئەمجا هم ينتصرون هەمویان بەرگری لە خۆیان دەکەن داوای جێڕانەوەی مافی ڕەوای خۆیان دەکەن داوای دانانی سنوور بۆ ستەمکار دەکەن ئەگەر ئاوامان کرد کۆمەڵگا بەختەوەر دەبێ برێخت دەڵێ زانایەکە دەڵێ ئەوانەی لە بەرامبەر زوڵمدا یەک ناگرن دواتر لە زیندانەکانی زاڵمدا چاویان بە یەکتر دەکەوێتەوە ئەو مەزڵومانەی کە لە وڵاتە بەرامبەر بەستەمکار یەک ناگرن یەقینتان هەبێ ڕۆژێک لە زیندانەکانی زاڵمدا چاویان بە یەکتر دەکەوێتەوە یعنی ئەگەر کەس حەقی ئەم هوتی حەقم نییە بەسەریچەوە ئەو حەقی بەسەر هیچەوە نەبوو دەسەڵات یەک هەمووانیان دواتر لە زیندانە قایم دەکا لە زیندانە یەکتر دەبینیەوە بەس ئەگەر هم ينتصرون هەموو پشتی یەکیان گرت و یەک دەست و یەک دەنگ و یەک ڕەنگ شەقامیان گرت ڕاگەیاندنیان کرد خەباتی مەدەنی و مانگرتنیان کرد ئەو کاتە دڵنیا بە ئەو ستەمە لە شوێنی خۆی ڕادەوەستێنرێ دیکتاتۆرەکان بەوە دروست دەبن موسڵمانان کە میلەت بێدەنگە لە ئاستەمەکانیان ستەمێک دەکا کۆمەڵک مافی هاوڵاتیان و نیشتیمانیان نادا هەندێک ئەرکی زیادیان لە ڕادەی یاسایی و پێویست دەباتە سەر کەس دەنگ ناکە کاتێک کە زانی خەڵک دەنگ ناکە ئێتی دەڵە وەڵاهی من هەر غەدرم کردووە چەند ساڵە ئەوان بەرامبەر نەکردن هەندێکتر پلەکە بەرزتر دەکاتەوە ستەمەکە ئەرکی زیاتریان دەخاتە سەرشان مافی کەمتریان دەداتێ ئەم جارش کە میلەت کەس قسەی نەکردو بە کۆمەڵ ڕوبەڕووی نەبوونەوە دڵنیابن زیاتری دەکا حتا دەچێتە لوتکەی دیکتاتۆری خوای پەروەردگار لە سوڕەتی ئەززوخرۆف ئاەتی 54 هەتا 56 باسی فیرعەونی دیکتاتۆر و قەومەکەیمان بۆ دەکا بابزانین لە قورئانە چۆن ئەمە باس کراوە بەڕێزان ئەمانە خۆ چیرۆک و حیکایەت نین لە قورئانە باس کراون و جەڕدرابنەوە ئێمە وەکو چیرۆک بیخوێنینەوە ئەمە بەرنامەی ژیانە ئەم قورئانەیە کە هەموو ڕۆژێ لە ژیانی من و تۆدا چیرۆکەکان و بەسەرهاتەکانی دووبارە دەبنەوە دەفەرمێ فاستەخەفە قەومەه فەئەطاعوه فیرعەون سوکایەتی بەعەقڵی گەلەکەی دەکرد فەئەطاعوه ئەوانیش لە جیاتی ناڕەزایی و ڕەخنەگرتن و بەرەو ڕووبوونەوەی ئەو ستەمکارە فەئەطاعوه هەر یەکسەر بەبێ ئەم لاولا دەیانگو قوربان بەڵێ بەسەر چاو دەست لە سەرسنگ بەڵێ قوربان بە چاوان لە خزمەتتاین ئەمرت بەجێیە هەر تۆمان هەی فەئەطاعوه هەموو گوێڕایەڵیشیان بۆ دەردەبڕی إنهم كانوا قوما فاسقين خوا دەفەرمێ بەڕاستی ئەو گەلە جێل و دەبەنگ و ستەم قبوڵکارە خزمەتکاری ئەو دیکتاتۆرە کە تا ئەو سوکایەتی پێدەکردن ئەوان هەر لەسەر چاوانیان بوو هەر گوێڕایەڵی و ملکەچیان بۆ دەکرد و کەس نەبوو دەنگ بەرزکاتەوە ئەوانە قەومێکی لار و لەوێر و لادەرن
ئەوانە شایستەی ژیان نین لەسەر زەویدا، هەر بۆ ئەوە باشن ئاوا ستەمکار و دیکتاتۆر بیان چەوسێنێتەوە، ئەوانە فاسقن لادەرن. جا بەڕێزان کە قورئان دەفەرمێ فەستەخەفە قەومەه، سوکایەتی بەگەلەکەی دەکرد، یعنی یەکەم عەقڵی سووک و جێل و کەودەن کردن. ئەوەندە شتی وای بۆ هێنابوون لە ڕێی ڕاگەیاندنەکانی خۆیەوە، لە ڕێی دام و دەستگاکانی خۆیەوە، عەقڵی ئەو خەڵکەی سووک کردبوو، جێلی کردبوون، کەودەنی کردبوون، دەبەنگی کردبوون، کارێکی پێکردبوون، کەس خاوەنی عەقڵی خۆی نەمابوو. دووەم بەبانای ئەوە دێک گاڵتەی بە عەقڵیان دەهات. یەکەم جار عەرزم کردن فیرعەون هەوکو هەموو دیکتاتۆرێک باجی زیادی لەسەردادەنان، کاری زۆری پێدەکردن، مافی خۆیانی کەم دەکردنەوە. بەڵام فەئەطاعوه کە بینی ئەوانە زۆر گوێڕایاڵن، وتیت خوا میلەتێکی ئاوا کەم عەقڵ، والله حەیفە ئەو پارەی کە لێشم سەرف کردوون بە خەسار چووە، حەیفەوە هەموو بۆ خۆم نەبوو و دام و دەستگاکەی خۆم نەبوو، دام بەو جەماوەرە ڕەشوڕووتە بەو کە بەگەل و میلەتی خۆمم دەزانین. بۆیە گاڵتەی بە عەقڵیان دەهات، حتا ئەو زوڵمی لێ دەکردن، ئەو خەڵکە زیاتر گوێڕایاڵ بوون و چەپڵە لێدەر بوون و بەڵیان بۆ دەکرد و دەست لە سەرستنگ لە خزمەتیا بوون، ئەویش گاڵتەی بۆ عەقڵیان دەهات. سێم یعنی وای لێکردن سوکەڵا وەکو بووکەڵە بێن بەدەستیەوە، پارچە پارچەی کردن، تەفرەقەی تێخستن، چۆن بووکەڵەیەک ئاوا دەکەی، بووکەڵەیەک زۆر گەورەیە بە قەدەر زەلامێکە بە حیساب کە چیا بە پەنجەیەک بەرزی دەکەیەوە. عەقڵی سووک کردن وەکو بووکەڵەی لێکردن، وەکو بووکەڵە بەدەستیەوە دەهاتن و دەچوون. بۆیە فەئەطاعوه، ئەوانیش زۆر سووک بوو بن، زۆر بە ئاسانی گوێڕایەڵیان دەکرد و فەرمانە ناڕەواکانیان جێبەجێ دەکرد. خوا دەفەرمێ فەلەمما ئاسەفونا، کاتێک کە ئەو قەومە نالەبارە ئێمەیان تووڕە کرد، بەوەی کە خوای تاک و تەنهایان بە حەق نەدەناسی، هاوبەشیان بۆ خوا بڕیار دەدا، سەدان و هەزاران بت و سەنەمیان هەبوو و هەروەها ملکەچی ئەو دیکتاتۆرە بوون. یعنی خوا بە چی تۆڕە دەبێ لە بەندەکانی و غەزەبیان لێ دەگرێ کاتێک وەکو قەومی فیرعەون دەسەڵاتدار و سەرۆک فەستەخەفە قەومەه، عەقڵی سووککردن، دەبەنگی کردن، گاڵتەی بە عەقڵیان دەهات، مافی خۆیانی نەدەدانێ و ئەرکی قورسی دەخستنە سەرشان، کەچی ئەوان لە زیاتی داواکردنی مافی خۆیان و سنووردانان بۆ ئەو ستەمکار و دیکتاتۆرە فەئەطاعوه، گوێڕایەڵی زیاتریان دەکرد و ملکەچتر دەبوون ڕۆژ بە ڕۆژ بۆی خوا دەبکاتەدا ڕقی لەو قەومەیە. فلما آسفونا، کاتێک کە ئێمەیان تۆڕە کرد پەروەردگار دەفەرمێ انتقمنا منهم فأغرقناهم أجمعين، تۆڵەی توندمان لێستاندن، فأغرقناهم أجمعين، هەموویانمان نقم کرد لە ئاودا و ئەجمعین هەموویانمان بەیەکەوە خنکاند. سبحان الله سەیری ئەجمعین کە یعنی لە دیکتاتۆرەکەەوە لە لوتێکەوە کە فیرعەون بوو تا دام و دەستگاکەی، تا ئەمن و ئیستیخبارات و داپڵۆسێنەرەکانی، حتا کابرای دوکاندار و سەر شەقام و پاکەرەوەی سەرجادەکە هەر هەموویان بەیەکەوە، تا زانە ئاینەکە و مامۆستای قوتابخانەکە و پزیشکەکە هەر هەموویان، ئەوەی کە لەژێر سای ئەو دیکتاتۆرەدا ئیطاعەی دەکرد و چەپڵەی بۆ لێ دەدا و پێی ڕازی بوو، بەڵێ بۆ دەکرد، ئەجمعین هەر هەموویانمان بەیەکەوە لێناوبرد. فجعلناهم سلفا ومثلا للآخرين، خی پەروەردگار دەفەرمێ کردمانن بە عیبرەت و بە دەرس و نمونە بۆ گەلانی داهاتوو. یعنی ئەمەی فیرعەون و گەلەکەی کە لە قورئانا دەیخوێننەوە ئەی جەماوەری موسڵمان، ئەمە چیرۆک و بەسەرهاد نییە، بەڵکو ئەمە حەقیقەتی ژیانە، وەگەر ئێوەش ئاوا بوون ئێوەش خوا ئاوا لە ناوتان دەبا. جا هەیە بە ئاو لە ناوی دەبا، هەیە بە شەڕ و جەنگ، هەیە بە جەنگی ناوخۆ، هەیە بە دووبەرەکی ناوخۆ، هەیە وڵاتانی زلهێزی بەسەرا زاڵ دەکا، هەیە بە نەخۆشی خراپ، هەیە بە وشکە ساڵی، هەیە بە لافاو، خوای گەورە ئەو گەلە لە ناو دەبا، وێرانی دەکا، ئەجمعین هەمویان بەیەکەوە. چونکە بەرامبەر بەستەم و دەستدرێژی و ناڕەوایی کە کرایە سەر مافی گشتی، خەڵق قڕ و قەپی کرد و بێدەنگ بوو، خوای گەورە ئەوەی زۆر پێ ناخۆشە. دووەم تاوان بەرامبەر بە تاکە کەس. قورئان هەل لە سوڕەتی ئەشوڕا ئەوە 39 بخوێنمانەوە، ئاەتی 40 بە دوویدا دەفەرمێ وجزاء سيئة سيئة مثلها، سزای خراپە خراپەیەکە وەکو خۆی، کەسێ خراپەی کرد ئەو سەیئەی دووەم لەبەرەوەی یەکەم بە تاوان ناندراوە، دەنا دووەم کە داواکردنی مافی خۆتە بەرەو ڕووی دەبێەوە بە تاوان حساب نییە، بەس هەر لە ڕووی وشە سازیەوە سەیئەی دووەم وەکو سەیئەی یەکەم دانراوە. پاداشت و تۆڵەی خراپەیە کە بەرامبەر بە شەخصێک دەکرێت، بەرامبەر بە تاکە کەسێک دەکرێت لەلایەن هەر کەسێکەوە بێ،
ئەویش ئەوەیە وەکو خۆی وەڵامی بدەیەوە مثلها بە ئەندازەی ئەو تاوانەی بەرامبەرت کراوە ئەو دەست درێژی و ناحەقەی بەرامبەرت کراوە تۆش ئەوەندەت بۆ هەیە بەرامبەری بوەستیەوە فمن عفا وأصلح کەسێک لێبوردە بوو چاکسازی کرد فأجره على الله پاداشتی لەسەر خوایە إنه لا يحب الظالمين بەڕاستی خوای پەروەردگار ستەمکارانی خۆش ناوێ بەڕێزان سەیری چەند وشەیەکی ئەم ئاەتە بکەن سوڕەتی ئەشوڕە ئاەتی 40 مثلها یعنی کەسێک خراپەی بەرامبەر کردی دەست درێژی کردە سەرت تاوانی بەرامبەر کردی ئەبێت تۆ بە ئەندازەی مثل یعنی ڕێگ وەکو خۆی لە سێ شتە بەرامبەری بوەستیەوە نابێت لەو سنوورە دەرچی یەکەمیان ئەلکەمیە لە ئاستی بڕەکەیدا بۆ نمونە کەسێک دوو زلەی لە کەسێک داوە تۆ نابێت سێ زلەی لێ بدەیەوە دووەم ئەلکەیفیە ئەو چەندە بە توندی لە تۆی داوە ئەو ئاوە بە حاڵدەیدا ئەو نابێت ئاو لە چاوی بێنێ ملی پێ خوارکە دەبێت هەر بەو ئەندازە توندێ لێ بدەیەوە ئەنەوعیە بە جۆرەکەی ئەو بەدارێکی بچووک پێی کێشاوە ئەم نابێت کوتەکێکی گەورە کە بیکوژێ پێی کێشێتەوە ئەبێ بەو ئەندازەیە بێ جاکە ئەم مثلوهایە ئەمە چێ دەیکا لە ڕێی حکومەت و دادگاوە ئەم تۆڵت بۆ دەستەبەر دەکرێت یعنی کاتی حکومەت قورئان دەفەرمێ کەسێک ستەمی لێکرا بە ئەندازەی ئەو ستەمەی خۆی تۆڵە لە بەرامبەر دەکاتەوە بەبێ زیاد و کەم ئەمە چێ دیاری دەکا ئەمە حکومەت ئەمە دام و دەستگاکانی حکومەت و لە ڕێگەی قازی و دادوەر و دەستگاکانی جێبەجێکردن پۆلیس و ئاسایشەوە نەک هەر کەسێک کە دەستدرێژی کرایە سەر زلەیەکی لێ بدرا ئەمیش هەڵکوتێتەوە سەر ماڵی ئەو لە بەرامبەر ماڵ و منداڵەکەی لەسەر سفرەی ناخواردنەکەی شەڕ و هەرا دروستکە ژن و منداڵی بێتاوان کە ئاگان لە هیچ نییە بتۆقێندرێن نەبێت دەرو دراوسێ کۆڵان و شەقام کە دەبێت مای ئارامی بێ و هەر کەسە لە دوای ماندووبوون ڕۆیشتێتەوە ماڵی خۆی یان لە ماڵی خوا دەوێت ئاسوودە بژی و ئیسراحەت بژی و پشوو بدا ئارامی گەڕەک و شەقام و شارتێک بدرێ دەبێت ئەو کەسە حکومەت بانگی کە و بڵێ وەرە فڵان کەس بە ئەندازەی ئەو ستەمەی لێت کراوە دوای ئەوەی کە حاکم چەسپاندی و واقعەن ئەمە ستەمی لێکراوە هەم لە ڕووی چەندێتیەوە لە ڕووی چۆنیەتیەوە لە ڕووی ئەندازەوە تۆڵەی خۆت بە ئەندازەی خۆی بکەوە بەڵام بەڕێزان ئەم مثلوها زۆر بە زەحمەت دێتە جێ بۆ نمونە کەسێک 1 سامتین برینی خستە لە جەستەی کەسێکەوە ئەم نابێت 2 سامتین برین بخاتە جەستەیەوە ئەبێ ڕێک بە ئەندازەی ئەوە بێ ئەو 1 سامتین برینەکەی قوڵ بوو ئەم نابێت 2 سامتین برینەکەی ئەو قوڵ کاتەوە وەیە دەفەرمێ فەمەن عەفا کەسێک لێ خۆش بوو بێ کەسێک لێبوردە بێ و ئەصلەحە بەم لێبوردەیە تاوانکار چاکە چاکسازی تێدا بکە و لەو تاوانە ڕزگاری کە و بیکا بە کەسێکی باش فأجره على الله ئەوە پاداشتی ئەو کەسە لە لای خوای پەروەردگارە إنه لا يحب الظالمين بەڕاستی خوای گەورە ستەمکارانی خۆش ناوێ یعنی تا ئەو کاتە خوا خۆشی دەوی کە زاڵمنی کە ستەمکارنی ئەگەر ستەمکار بووی خوای پەروەردگار خۆشی ناوی جا خۆشەویستان دیقەت بدەن دەفەرمێ فەمەن عەفا کەسێک لێبوردە بوو بەرامبەری بووری عەفوی کرد و لە ڕای خواڕاگرنی ئازا کرد بەڵام بە چ مەرجێک و ئەصلەحە زانی ئەم کەسە کە لێی دەبووری دوای ئەوەی تاوانی بەرامبەر کردووی دەستدرێژی کردوتە سەر مافەت بە خۆی داچۆتەوە تەریق بۆتەوە خەجاڵەت بووە داوای لێبوردنی لە خوا کردووە لە گرتوخانەدا پێوەی دیارە وەڵڵاهی شەو ڕۆژ لەسەر بەرماڵە دەپاڕێتەوە وعد و بەڵێنی داوە بە دادوەر و قازی بە پیاوانی ڕشپی وەکو جەنابتان بە قەوم و کەس وەڵڵاهی ئەم جارە فڵان کەس عەفوم کە من هەڵە بووم وەڵڵاهی جارش کە هەڵەی وا دووبارە ناکەمەوە یعنی تەریق بووەوە نەک دوای ئەوەی کە عەفو کرا ئەم جارە شوولی لێ هەڵکێشێ هەر ڕۆژە شەڕ بە یەکێک بفرۆشێ بەڵە سوڵحم بۆ کراوە بەیانی ئەویش وەکو ئەو کاتە نە ئەو عەفوە خراپە عەفو یەک باشە لێبوردەیی یەک باشە کە چی بە دوودابێ کە چاکسازی بە دوودابێ ئەمە ئەومان لێ تێک نەچێ ئێستا لە وڵاتی ئێمە داوای لێ هاتووە هەرچی تاوان دەکا هەر دڵن سوڵحی بۆ بکەن هەموو سوڵحێک خراپە چونکە بۆیە دەبینی ئەمە دەیەمین جارە سوڵحی بۆ دەکرێت نە ئەبڵێ بزانی یەقینت هەبێ وا بە خۆیدا چۆتەوە لە گرتوخانە و لە سجنا بەڕاستی ئێستا باش بووە بەڕاستی ئەو کاتە تۆ بڵێ من لێ خۆش دەبم سزای نادەمەوە گردنی ئازابێ و با بڕاتەوە ناو کۆمەلگا و بۆ خۆی بێتە کەسێکی چاک ئەی مافی تۆ ئەی تۆ هیچ دووەر نەگرە ئاخر خوا دەفەرمێ فأجره على الله ئەمە پاداشتی ئەم کەسە لە لای ئەڵڵایە سوبحانەه وتەعالە بەخوا پاداشتەکە لە لای خوایە
جا کەسێک ڕێز عەشیرەتێک کەسێک ستەمی لێکراوە، زلەیەکی لێدراوە، مافێکی خوراوە، لێی دراوە، قسەیەکی ناشرین و سووک و لە کەسایەتی دراوە، بەڵام دوای ئەوەی کە زانی تاوانکار بە خۆی داچۆتەوە تۆبەی کردووە وتی عەفوو بە کاکە قەیناکە عەفوو بە ڕێز عەشیرەتێک حکمڕانێکی وڵات بەرپرسێکی حیزبی و حکومی گەورە وتی مادام تۆ هیچ لەو نەستان خەمن نەبێ پاداشت لای منە کابرا وەڵا زۆر خۆی بە خۆشحاڵ دەزانێت دەڵێ بەخوا ئەگەر ئەو سزاشم بدایە بۆ نمونە ملیۆنە دیناریان لێدەستان بەس ئەو بەرپرسە باڵا گەورە ئەو دەوڵەمەندە ڕێز عەشیرەتە بڵێ پاداشتەکە لای منە بەخوا بە دەفتەر دۆلاری زیاترم دەداتێ نەک ملیۆنێک ئەوە هەر تازە لێی نزیک دەمەوە هەر ئیشێکم پێ بێ بە یەک تەلەفۆن بۆم دەکرێت خوا دەفەرمێ هەر کەسێک کە زانیت خراپەی بەرامبەر کردووی بەڵام چاک بووە تۆبەی کردو تۆ تۆڵەت لێ نەکردەوە فەئەجڕه عەلی الله پاداشتەکەی تۆ نەفەوتاوە پاداشتەکەی تۆ لای خوایە خوا عیزەتت دەداتێ سەر بەرزت دەکا لە بەڵاو موسیبەت لات دەدا لە نەخۆشی خراپ لات دەدا وەڵڵاهی خەڵق حرمەتت دەگرێ دڵنیا بە ماڵ و منداڵت ساڵح دەبێ دەوڵەمەندت دەکا و پارەی کە تۆ لەوە دووەرنەگرت و جەریمە نەکرد خوای گەورە سەدان ئەوەندەت بە حەڵاڵی پێدەبەخشێ دەرگای ڕزق و ڕۆزی لێ دەکاتەوە ئەجرەکەت لەسەر خوایە پاداشتی تۆ لەسەر خوایە هەروە هەست نەوەکو تۆش لە تۆڵەدا تووشی ستەمکردن ببی وە لەو کەسانەبی کە خواستەم کارانی خۆش ناوێ بەڕاستی دنیا پڕە لە نمونەی جوان ئەم ئاەتانەی قورئان زۆر جار بە واقیعەت جێبەجێ دەبن بەسەراتێک هەیە کە لە 26/4/2014 لە ئێران ڕوویداوە لە هەرێمی مازەندەرانی ئێران لە شاری نور دوو برادەر دەبن لە حەڤدەی لە 26/4/2014دا 26/4/2014 لە شاری نور لە هەرێمی مازەندەران دوو برادەر بە ناوی عەبدوڵڵا و بیلال کە تەمەنی هەرزەکاریان دەبێ 18 ساڵ بۆ 20 ساڵ دەبن بیلال عەبدوڵڵا دەکوژێ هاوڕێکەی خۆی دەکوژێ دواتر دایکی عەبدوڵڵا کە ناوی سەمیرە دەبێ دادگا بە دادگا قازی بە قازی بنکەی پۆلیس هەموو هەوڵێکی خۆی دەدا ماوەی 7 ساڵ دێو دەڕوا بەس بۆ ئەوەی بیلال کە بوو کوژی کوڕەکەیەتی پەتی سێدارەی بۆ دابدرێ بەڕاستی لابردنی لە سێدارەدان دوای چەسپاندنی تاوان لەسەر کەسی تاوانکار و بکوشت کارێکی خراپ لە وڵاتی ئێمەدا بەڕاستی خزمەتکردنیان و لەستورکردنیان تاوانێکی لە تاوانەکە گەورەتر ئەوەیە بەڵێ لە وڵاتی ئێراندا سزای لە سێدارەدان هەیە کاتێک کە حاکم گەیشتە سەر ئەوەی دوای چەند ساڵێک لە گرتوخانەدا بەرامبەر واتە باوکو دایکی کوژرا و کەس و کار ڕازی نابن بە خوێنبایی ڕازی نابن دڵیان ئاو ناخواتەوە ئیلا بە کوشتنەوەی ئەعدامکردن نەبێ حکومەت لە ڕێی دەسەڵاتەوە دەیکوژێتەوە 7 ساڵ سەمیرەی دایکی عەبدوڵڵا لە هەوڵی تۆڵەکردنەوەی کوڕەکەیدا بوو لە ڕێگای دادگای حکومەتەوە کە ئەو کەسە و بیلالەکە کوڕەکەی ئەمی کوشت و عەبدوڵڵای کوشتووە دەسێدارە بدرێ هەرچی پیاوماقۆڵ و ڕێز عەشیرەت و مامۆستای ئاینی و کەسایەتی و مامۆستای زانکۆ و ڕیش سپیان و ڕدیان سپیان بوون هەموویان چوونە ماڵی ئەو ئافرەتە مێردەکەی ڕازی بوو مێردەکەی وتی لەبەر خاتری ئەو خەڵکە و تازە ڕووداوەکە ڕوویداوە من ڕازی دەبم ژنەکەوتی ڕازی نابم درێژی نەکەینەوە دوای 7 ساڵەکە 10 ڕۆژی مابوو بۆ ئەوەی کەوا حکمی لە سێدارەدانەکە دەرچوو جێبەجێ بکرێ بیلال دەچێتە خەونی دایکی و دەڵێ دایەگیان لە عەبدوڵڵای هاوڕێم خۆش بە خۆی چاک کردووە و هەموو خەڵکی شایدە دەدەن کە ئەم کوڕە وەکو چۆتە زیندانەوە ئەو 7 ساڵە خەریکی نوێژ و عیبادەت و چاکە و لەگەڵ بەندەکان و بەڕاستی ئەخلاقی گۆڕاوە لە پیاکوژ ناچێ ئێستا 3 ڕۆژی دەبێنێ بۆ دادگایکردنەکە دیسان دایکی خەوەن دەبینێتەوە دایکی کوژراوەکە دەڵێ ڕەفیقەکەی بە کوڕەکەی خۆی پێی دەڵێ دایە تکایە لەو هاوڕێم خۆش بەکە منی کوشت تکایە عەفویکە ئەچنە بەرپەتی سێدارە کەسەکە دێنن باوکی عەبدوڵڵا لەگەڵ دایکی ئەو سەمیرە خاتونە لەگەڵ خزم و کەس و کار و جەماوەر هەموو خۆبوونەوە دادگا و قازی و پۆلیس و ئاسایش هەمووی لەوەیە دەڵێن پەتەکە بێنەبی کە ملی بکوژی کوڕەکەتانەوە باوکەکە دەستی و پەتەکە دەخاتە ملیەوە ئەڵێن کورسیەکەی لە ژێر لابە و پەتەکە قایم دەبێ و ڕوحی دەرەچێت لەو کاتەدا دایکی دەڵێ بوەستن ئەڵێن چی بوەستین ئەڵێ بوەستن لە ڕەهی خوا ڕابڕۆگرنت ئازابێ و عەفوو بە 2 جار کوڕەکەم لە ماوەی 2 شەوە هاتووەتە خەوم کە بکوژەکەی عەفووکەم و گۆڕانکاری بەسەرا هاتووە لەبەر خوا مادام خۆی چاک کردووە بابێتەوە ناو کۆمەڵگا و ژیانێکی چاک بەسەر بەرێ با جەرگی دایک و باوشی ئەویش نەسووتێ هەموو خەڵک دەست دەکەن بە ئەڵڵاهو ئەکبەر و دەنگی گریان بەرز دەبێتەوە دایکی
کوژرا دایکی بکوش دێ پێڵاوەکانی ماچکە بەڵام نە دەڵێ نەکەی وەرت بەس باوەش بە یەکاکەین و ببین بە خوشک و خی گەورە ئیسلاحی حاڵی هەموو لایەکمان بکە بەڕاستی نمونەیەکی جوانە بەڕاستی گەورەیە جێبەجێکردنی ئاەتێکی قورئانە خی گەورە لە قورئانەکەی خۆی باشتر شارە زامانکە بە نوری قورئان ژیانی دنیا و قیامەتمان ڕۆشنترکە وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته